باسی بابەتێکی گرنگەکەین هەینی ڕابردوو سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ هەروەها سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین بەیەکۆ کۆبوونەوەیەکیان ئەنجامە لە پێش کۆبوونەوەکە باسی ئەوەیان کرد کە کۆبوونەوەکە تەرکیزێکی زۆر لەسەر ڕاگررتنی جەنگە بە لە نێوان رووسیا و ئۆکراینیا ئەمەیان بۆ میدیاکان بڵاو کردەوە بەڵام دوای جەنگەکە دوای ڕێکەوتنەکەی نێوانیان کە لە ئالاسکا کرا ئەوەی کە لە بەرچای میدیاکان بوو ئەوەی کە زۆرینە باسی لێواکرا ئەوەی کە زۆر باسی لێوە نەکراوە لە ناو کۆبوونەوەکەیە ڕێکەوتنی نێوان ئۆکراینیا ینی ڕاگررتنی جەنگ لە نێوان ئۆکراینیا و رووسیا بووە بەڵام ئەوەی کە باسی لێوەکرێت زیاتر ڤلادیمیر پوتین ویستویەتی ئەمریکا بەکاربهێنە بۆ لایەنە ئابوووریەکە ئابوووریەکانی خۆی بەڵێ ویستویەتی کە بەرژەوەندیەکانی خۆی پێش بخات و ئەو کاریگەریانی واتە ئەو گەمارۆی ئابووری کە خراوەتە سەر رووسیا کەمتری بکاتەوە لەلایەن ئەمریکا بێ یاخود لەلایەن وڵاتانی ئەوروپا بێت ئەوان گەمارۆیەکیان خستۆتە سەری ویستویەتی ئەمە کەم بکاتەوە جا هەر لە سەرم بابەتە میوانێکمان لە ستۆدیۆ ئامادەیە کە هەر هاوکاری خۆشمانە زریان ڕەحمان لە ستۆدیۆ لەگەڵمانەوە گفتوگوی زیاتر لە میوانەکان ماڵی خۆیانە هاوکاری خۆمانە بێگومان بەڵێ سارا وەک باست کرد کە جمعی پێشوو سەرۆکی ئەمریکا و سەرۆکی رووسیا لە ویلایەتی ئالاسکا کۆبوونەوە لە ئەمریکا دیسکی ئابووری کورسانیوس توێژینەوەیەکی زانستی و ئەکادمی سەبارەت بۆ بابەتە کردووە کە وەک لە میدیاکان باس کراوە کە ئەم کۆبوونەوەی لووتکەی نێوان پوتین و ترامپ لەسەر جەنگی ئۆکراینە بەڵام پشت کۆبوونەوەکە یاخود ڕەهەندەکانی پشت کۆبوونەوەکە باز لە لایەنی ئابووری و بازرگانی کراوە کە وەک تۆ ئاماژەت ترامپ ئێوێ بەم بەردە چەند نیشانەیەک پێشێت لایەنی ئابووریشی باس کردووە لایەنی بازرگانی باس کردووە لەگەڵ ترامپا ئەم بابەتە لەگەڵ میوانەکەمانە بازەکەین لە ستۆدیۆ جگە لەوەش باس لە ڕێکەوتنی ئاشتی نێوان ئازربایجان و ئەرمێنیاکەین کە بە ئامادەبوونی دۆناڵد ترامپ بەڕێوەچوو لەگەڵ چەند بابەتێکیکە بە خۆشحاڵیەوە خات و زریان ڕەحمانمان لەگەڵایە لە دیسکی ئابووری کوردستان سڵاو لە ئێوە سڵاو لە بێ ئاکام سڵاو لە بێ سارا با منش لەلایەن خۆمە بە خێراتنێکی سارا بکەم زۆر بە خێراتی بووی بە ئەندامێکی ڕەحسووکی بێگومان کورسات نیوز بە خێرهاتی سڵاوێک لە بینەرانیشمان بکەم سڵاوتان لێبێ هیوادارم کە ڕۆژەکەتان بە دڵخۆشی و با بەختەوەری دەست پێ کردبێ و هەتاوکو کۆتایی ڕۆژیش ڕۆژێکی باشتان هەبێت. زۆر سپاس. زریان خان بالەوە دەست پێ بکەین. دیسکی ئابووری کورسانیوس توێژینەوەیەکی چڕوپڕی کردووە ڕووماڵێکی تایبەتی خۆی کردووە لەسەر کۆبوونەوەکەی ترامپ و پوتین کە جگە لە لایەنە سیاسەکەی باسی لایەنە ئابووریەکەی کراوە. ئەمە چییە؟ ئاکام سیرکە لە کۆتاییە ئێستا ئیتر لە دوای دوو خولی سەرۆکایەتی هەموو کەس ئەزانێت کە ترامپ لە کەسایەتی خۆیان لایەنێکی بەهێزی ئابووری هەیە کە وڵاتان ئەتوانن ئەم لایەنە بقۆزنەوە بۆ ئەوەی کە لانی کەم ئاراستەی بەرژەوەندیەکانی ئەمریکا و بەرژەوەندیەکانی ترامپ هاوتەری بکەن لەگەڵ بەرژەوەندیەکانی خۆیان. لە کۆتاییە پوتنیش ئەمەی قۆستۆتەوە و پوتنیش پێی وایە بێگومان ئەمە جەنگێکە کە دەستی پێکردەوە بێ کۆتایی هەبێ بیرمان نەچێ ڕاستە پوتن لە جەنگەکە بەهێزترە بەڵام تێچوویەکی زۆری سەربازی و ئابووری بۆ رووسیا بە دوای خۆیان هێناوە ئەم جەنگە لەبەرەوەی پێی خراپ نییە ئەگەر جەنگەکە ئەمە جگەلەوەی سزای زۆریشی لەسەرە سزای زۆری لەسەر ئەمە یەکێک لەو لایەنانەیە کە فشارێکی زۆری لەسەر ئابووری رووسیا دروست کردووە هەرچەند باسی ئەوژەکەم کە چۆن رووسیا توانیوێتی دەرباز ببێتە لە ئاستێکی زۆرە لە سزاکان بەڵام سەرەتا یەک شت کە زۆر سەرنجڕاکێشە ئەوەیە شوێنی کۆبوونەوەکە ئالاسکا. ئەوترێت کە پوتن ئەم کۆبوونەوەی لەسەر داواکاری پوتن بووە ئەوترێت کە پوتن بۆیە ئەم شوێنەی هەڵبژاردووە بۆ ئەوەی کە بە شێوەیەکی ناڕاستەوە خۆ بە ترامپ و بە هەموو جیهانیش بڵێ ساڵی بەڵێ لە سەدەی 19 ئێمە ئالاسکامان بە ئێوە فرۆش بۆیە شەرت نییە کە هەمیشە جەنگەکان بە جەنگ کۆتایی بێ ئەکرێ وڵاتێک بە مامەڵی بازرگانیش خاکەکەی بەرفراوان بکە و دەست بەسەر وڵاتێکی ترا بگرێت ئەمە بابەتێکی شوێنی کۆبوونەوەکە بوو کە زۆر سەرنجڕاکێش بوو بەڵامەوەی کە ئێمە ینی لە بۆچوونەکان و لە قسەکانی پێش کۆبوونەوەکان دەستمان کەوتەوە بوو کە پوتن بەڕاستی بەنیازە ئەو لایەنە ئابووریەی کەسایەتی ترامپ بقۆزێتەوە بۆ پێیکە ئەو کەسانش کە هاوڵی پوتن بوون لە کۆبوونەوەکەیە
کەسانی ئابووری و دارایشی لەگەڵ خۆی بردووە. ئەگەر بمانەوە باسیەوە بکەین کە رووسیا ئەتوانێت کە شوێنێکی سەرنج ڕاکێش بێ بۆ ترامپ لەو ڕۆکە لە ڕیزبەندیەکانی سەرەوەی جیهانە بۆ یەدەگی نەوت و غازەکەی لە ڕۆکە لە ڕووی کانزاکانەوە ینی ئەلەمنیۆمی باشی هەیە رووسیا، پلاتنیۆمی باشی هەیە کە ترامپ ئەتوانێت لە پیشەسازیەکەی ئەمانە بەکار بهێنێت. و بابەتێکی تریش کە ئەم ئەگەری زۆر بەهێز کردەوە کە پوتن ژێربەژێر لە ڕووی ئابوووریەوە هەندێک ئیمتیازاتی دابێ. یەکەمیانەوەی کە ترامپ باسی کردووە کە ویستوێتی قەناعەت بە وڵاتانی ئەوروپایی و ئوکراینیش بکات وتوێتی پوتن ئامادەیە کە هەندێک ئیمتیازات بات. نەیوتووە چی لەبەرێکە ئەکرێ بڵێ زریان خان لە بەرامبەر سازش لە کاتی ئەگەری وەسانی جەنگ لە نێوان ئۆکراین و رووسیا پوتن داوای یاخود داواکاری هەبوو بێت کە بەرژەوەندی ئابووری بێت یاخود بەرژەوەندی بازرگانی بێ بەلای رووسیا بشێتەوە. ئەمە لەسەر مێزی گفتوگۆ ئاکام شەرت نییە داوای کرد بێت بەرژەوەندیەکان ینی بۆ نمونە جەنگەکە وا کۆتایی بێ یا جەنگەکە ئەسڵان بەردەوام بێت. وەکوتم پوتنیش خوازیار نییە جەنگەکە بەردەوام بێت، بەڵام لانی کەم پوتن ئەیەوێت ئەگەر بڕیار وایە ئاگربەستێک یان لێک تێگەیشتنێک بکرێت بەو خاڵانە بەپێ ئەو خاڵانە بێت کە بۆ رووسیا باشترا. بۆ نمونە رووسیا دەستی بەسەر هەندێک ناوچەی زۆر گرنگا گرتووە لە ئۆکراین. ئێستا ئەوترێت کە پوتن داوا ئەکات کە لەو شوێنانە نەکشێتەوە و بگرە شوێنێکی زۆر گرنگ هەیە کە بەشێکی بەدەست رووسیاوەیە بەشێکی زۆریشی بەدەست ئۆکراینەوەیە. رووسیا داواکە دەڵێ بە ئۆکراینە و شوێنم بۆ چۆڵ بکات و ئەم شوێنانش کە گرتومە بەدەستمەوە بمێنە و ئێمە بەڵێ ڕای ئەگەێنین ینی لێک تێگەیشتنەکە ئەەکەین و ڕێکەوتنەکە ئەەکەین. بەڵام شتێکی تریش دیسانەوە کە ئەگەرەکانی بەهێز کردو پوتن توانی بێتی کاریگەری لەسەر ترامپ دروست بکات ئەوەیە کە پێشەوەی ترامپ بچێتە کۆبوونەوەکە داوای ئەوەی کردبوو بە ماوەی چەند مانگ داوای ئەوەی کردبوو کە ئەگەر ئاگربەستی خێرا نەکرێت هەتا گەیشتم بە ڕێکەوتن من سزای قورسی ئابووریە خەمە سەر رووسیا. بەڵام لە دوای لە کۆبوونەوەکە هاتە دەر وتی نەخێر ئاگربەستی خێرا چارەسەر نییە، پێویستە بگەین بە ڕێکەوتنێکی هەمیشەی. ئەمەش دیسانەوە ئەگەرەکانی بەهێزتر کردووە کە لەو دانیشتنەیە تۆزێ بەلای رووسیا و پوتنە شکان دەبێتەوە. لە بەرامبەرە یەکێتی ئەوروپا لەسەر ئەمە قایل نین کە سزاکان لا ببرێ. ئەگەر بۆ منەیەکێتی ئەوروپا قایل نەبێ ئەمریکا بەتەنیا ئەتوانێت سزانی لەسەر بسەپێنێت و وا بمێنێتەوە. سیر کە سارا لە کۆتایی یەکێتی ئەوروپاش تەنانەت ئێستاش هەندێک دەنگۆ هەیە کە خەریکە تاوتویەکە ئەتوانێت وەکو بۆ قایلکردنی رووسیا کام سزانەی لەسەر لابات. یەکێتی ئەوروپاش لە کۆتاییە گەیشتن بە ڕێکەوتن و ئاگربەستی ئەوێت، بەڵام ئەوەی کە هەیە بەڵێ هەردوو لایەنەکە چی یەکێتی ئەوروپا و چ ئەمریکاش قورسایی خۆیان هەیە بۆ سزاکانی سەر رووسیا. وەکو لە بابەتی ئێرانە بینیمان ئەمریکا تاکلایەنە لە ڕێکەوتنە ئەتۆمیەکە لە بەرجام چووە دەرەوە، بەڵام بینیمان کە یەکێتی ئەوروپا گەرچی مابوو لە ڕێکەوتنەکەیە بەڵام چوونە دەرەوەی ئەمریکا توانی ئەو فشارە قورسە ئابووریە دروست بکات لەسەر ئێران. بەڵێ زریان خان جابا ئێمە بینە سەر تەوەری دووەمەرچانە بابەتی ئۆکراین یاخود رووسیا ئەمریکا یاخود وڵاتانی ئەوروپا کەم ڕۆبڕیارە لەگەڵ زێلینسکی سەردانی واشنتۆن بکەن. بەڵێ بەر لەوەی باسی ئەو بکەین گرافیشێک لەسەر کۆبوونەوەکەی ترامپ و پوتن حازرە. بەڵێ بۆمان پێشکەش بکەیت بەسەر من لەسەر گرافیک دوای ئەوە باسی ڕێکەوتنەکەی نێوان ئازەربایجان و ئەرمێنیاکەن کە بە ئامادەبوونی دۆناڵد ترامپ بووە. بێگومان بەسەر چاو من دا گرافیکەکەم بۆ ئێوە بینەرانیش باس بکەم دواتر دەینە سەر باسەکەی خۆمان. زۆر باشە ئێستا ئەمەوێ باسی کۆبوونەوەکەی پوتن و ترامپ بکەم و باسی ئەو ئاماژانە بکەم کە بۆچی باسێکەیە لەسەر ئەوەی کە ڕەنگە پوتن ویست بێتی لەلایەنی ئابووریەوە ترامپ قایل بکات بۆ ئەوەی کە لانی کەم ئەگەر بڕیارە ڕێکەوتنێکیش بکرێت لە بەرژەوەندی رووسیا بکرێت یا لانی کەم زۆربەی خاڵەکانی ئەو شتانە بگرێتەوە کە پوتن و رووسیا مەبەستیەتی با بینە لای گرافیکەکەمان. بەڵێ ئەوەی کە
باسی ئەکرێ ئەوترا ئەمە دیارە ڕۆژی کۆبوونەوەکەی پوتن و ترامپ ئەم زانیاریانە هەبووە. وەزیری دارایی رووسیا لەگەڵ رووسیا لەگەڵ پوتن بووە لە کۆبوونەوەکەی ئالاسکا، هەروەها دوو ڕاوێژکاری باڵای ئابووری کە ئەمانە ئاماژە بوون بۆی کە پوتن ئەوێ لایەنە ئابوووریەکەی کە ساعتی ترامپ قۆزێتەوە بۆ ئەوەی کە بیاوێ ڕێکەوتنەکان بە بەرژەوەندی خۆیان لە بەرژەوەندی خۆیان ئەنجام بات. بەڵام شوێنی کۆبوونەوەکە کە ویلایەتی ئالاسکا بوو، وەک لەگەڵ هاوڕێیانیشم باسم کرد، ئەمەش گرنگیەکی خۆی هەبوو لە بەرەوەی کە رووسیا ویستی بە ترامپ بڵێت، پوتن ویستی بە ترامپ بڵێت شەرت نییە لە کۆتاییە بە جەنگ دەست بەسەر هەندێک ناوچەیە بگیرێ، وتی ئێمە لە سەدەی 19ەمە ئالاسکامان بە ئێوە فرۆشت، ئێوە دەتوانن بە ڕێککەوتن چاوپۆشی بکەن لە هەندێک شوێنی گرنگی ئۆکراین و هەروەها ئەو شوێنانە کە رووسیا دەستی بەسەراگرتووە و دیدارەکەش لە بنکەیەکی سەربازی ئەنجامدرا. ویلایەتی ئالاسکا ڕوبەرەکەی 1,700,000 کیلۆمەتر چوارگۆشەیە، ژمارەی دانیشتوانی 740,133 کەسە، و کۆی بەرهەمی ناوخۆکەی 54.9 ملیار دۆلارە کە نزیکەی 0.3 کۆی بەرهەمی ناوخۆی ئەمریکای گرتووە. بازانیاری زیاتر ئەگەر هەمان بێت هەر لەم بارەیەوە وەری بگرین. بەڵێ پەیوەندی بازرگانی ئەمریکا و رووسیا ڕەنگە بکرێت زۆر لەمە باشتر بێت لە بەرەوەی کە بۆ هی سزاکانەوە لەم ئاستەیە ماوەتەوە. لە ڕووی کاڵاوە ئەمریکا 526 ملیۆن دۆلار کاڵای بۆ رووسیا هەناردە کردووە، لە 12.3 کەمی کردووە، و هەناردەی رووسیاش بۆ ئەمریکا 3 ملیار دۆلار بۆ جیاوازیەکی زۆری هەیە لە 134 ئەویش کەمی کردووە. ئەمە هەمووی کاریگەری سزاکانە و کورتێنانێکی بازرگانی زۆر هەیە بۆ ئەمریکا، و ڕەنگە ئەمە یەکێکی تر لەو هۆکارانە بێت کە ترامپ بیاوێت کە ڕێک بکەوێت و هەندێک بارودۆخی ئابوووریەکەی بقۆزێتەوە. کورتێنانی بازرگانیەکەی 2.4 ملیار دۆلارە. لە ڕووی خزمەتگوزاریەوە 1.6 ملیار دۆلار خزمەتگوزاری مامەڵەی خزمەتگوزاری لە نێوانە و دوو وڵاتەیە هەیە کە ئەمریکا 1.3 ملیار دۆلار خزمەتگوزاری بۆ رووسیا ناردووە، لە 3.9 ئەویش دابەزینی تۆمار کردووە. بازانیاری زیاتر هەر لەم بارەیە وەربگرین. سزاکانی ئەمریکاش بۆ سەر رووسیا گەر بمێ باسی بکەم 5,000 کەسایەتی و دامەزراوە ئەگرێتەوە، واتە ئەمریکا سزای خستۆتە سەر 5,000 کەسایەتی و دامەزراوە لە رووسیا و لە دەرەوەی رووسیاش کە هاوکاری رووسیا ئەکەن. بانکەکان و دامەزراوە داراییەکان کەرتێکی ترن کە لەلایەن ئەمریکا و ئەوروپاشەوە سزایان خراوەتە سەر کەرتی نەوت و کۆمپانیا نەوتیەکانیش کە گرنگترین سەکتەری رووسیایەوە، گرنگترین سەرچاوی داهاتی رووسیایە، سزای لەسەر لەلایەن ئەمریکاوە. کەرتی پیشەسازی چەک و کەرەستەی سەربازی بێگومانەمە کەرتێکە کە ئامانجی سەرەکی سزاکان بووە و بازرگانی تەکنەلۆژیا و کاڵای هەستیار، واتە هیچ وڵاتێک ناتوانێت و لانی کەمە وڵاتانە کە پێم لە بن بە سزاکانی ئەمریکا ناتوانن بازرگانی تەکنەلۆژیا و کاڵای هەستیار لەگەڵ ئەمریکا بکەم. ئەمە کۆتا زانیاریم بوو دەربارەیەوە کۆبوونەوە، بگەڕێمەوە لای هاوکارانم و قسەی زیاتری لەسەر بکەین. دەست خۆش زریان خان، سپاس بۆ تاوی زانیاریەکان. خۆش، زۆر سپاس. با بێنە سەر بابەتێکی تر، ڕێکەوتنی نێوان ئەرمینیا و ئازەربایجانە کە بۆ ماوەی 40 ساڵ ئەم شەڕیان بوو. باشە لە 2023 ئازەربایجان هێرشی کردە سەر ئەرمینیا و هەرێمی قەرەباغی داگیر کرد و چەندین هاوڵاتی بەهۆی ئەم شەڕی نێوانیانەوە ئاوارە بوون و دواتر چوونە ئەرمینیا. بەڵام ئەمە کاریگەرێکی ئابووری هەبوو کاتێک کە ترامپ هەوڵیدا ئاکەم ئەم دوو ناوچەیە بێک ئاش بکاتەوە ئەو شەڕێکە لە نێوانیانە ئاگر بەستێک. بەڵێ ئەمە کاریگەری چی بوو لەسەر ئابووری ئەمریکا؟ واتە ئەمریکا کارێکی کردووە کە ئابووری وڵاتەکی خۆی هەروەها هەردوو لە زۆر باش بێت. باشە، با من سەرەتا باسیەوەتان بۆ بکەم بە خۆشحاڵیەوە. دێسکی ئابووری کورسات نیوز یەکەم میدیای کوردی بوو کە بە وردی سەرنجی خستە سەر لایەنی ئابووری ئەو ڕێکەوتنەی ئازەربایجان و ئەرمینیا. لەبەرەوەی کە لەم ڕێکەوتنەیە شتێکی زۆر گرنگ کەوتە بەرباس، ئەویش ڕێگەیەکی کورتە بە ناوی ڕێگەی زەنگەزۆر. هەر ئەسڵەن لە دوای ڕێکەوتنەکە ناوی ئەو ڕێگەیە گۆڕدرا بە ڕێڕەوی ترامپ. ئەمە زۆر زۆر گرنگ بەڵێ گرنگیەکەی لەو ڕۆوەیە ساراکە. ئەم ڕێگە کورتە تەنها 43 کیلۆمەترە، بەڵام کاریگەری ئابووری بۆ سەر ناوچەکە کاریگەریەکی ئابووری زۆر گەورە دروست دەکات. یەکەمەوەی کە کۆنتترۆڵی ئەو شوێنە درابوو بە رووسیا لە دوای ناکۆکیەکانی ئەرمینیا و ئازەربایجان،
بەڵام لە دوای ئەم ڕێکەوتنەوە کە ئەمریکا چوو لەوێ ینی بڕیارە 99 ساڵ کۆمپانیایکی ئەمریکی بەڕێوەبردن و پێدان بۆ ئەو ناوچەیە بکات ئەمە زۆر گرنگە ئەمریکا ئاڵای خۆی لە شوێنێک هەڵکردووە کە پێشتر ئاڵای رووسیا و هەژمونی رووسیا ئەمە کاریگەری بۆ وڵاتانی ئاسیا هەیە بەتایبەت لە ڕووی ترانزیێتەوە بە تایبەتی ئەگەر بمانێ باسی براوەکان و دۆڕاوەکانی ئەم براوەکان زۆرترین دۆڕاوەکان خۆی براوەکان ئاکامەتوانین بڵین یەکەمیان ئازەربایجانە دووهەمیان ئەمریکایەوە سێهەمیان تورکایە ئەمانە هەرا سەرەکیەکانن بەڵێ ئەمانە لە بەرامبەریشن حەزیان لێتی لە بەرامبەرە ڕەنگە ئەرمینیا زۆر ئەتوانین بڵین بە جۆرێک لە جۆرەکان یەکێکە لە دۆڕاوەکانی ئەم ڕێکەوتنە بەڵام پێتانەڵم بۆچی سوودی بۆ ئەرمینیاشەیە و چۆتە ناو ڕێکەوتنەکەشەوە بەڵام بە دەرەجەی یەکەم ئێران زیانمەندی سەرەکی ئەو ڕێکەوتنەیە ڕوسیاش لە بەروی هەژمونیەکەی کەمە بێتەوە بۆچی ئێران زەرەربەندی یەکەمە سارا لە بەرەوەی کە ئەو ڕێگە کورتە بە تەواوەتی لە ئاستێکی زۆر بەرزە داهاتی ترانزێتی ئێران کەم ئەکاتەوە و شتێکی ترکە ئێمە هەمومان ئێستا ئیتر زۆر باشەی زانین ئەوەیە کە دایمە ئابووری لەم دنیاە لەم سەردەمەی ئەمڕۆیە سیاست ئاراستا کات ئاکام بۆ نمونە تۆ توانی بە فشارە ئابوووریەکانەوەی کە یەکێتی ئەوروپا ئەمریکا ینی و ئەمریکا ساڵانێکی زۆرە ئەیکەن بە فشاری ئابووری سیاسەتی وڵاتان ئاراستاکەن بۆیە وجود و حزوری ئەمریکا لەسەر سنووری ئێران لە نێوان ئەرمینیا و ئازەربایجان و وەگوتم لە شوێنێک کە پێشتر هەژمونی رووسیا زاڵ بووە ئێستا بۆ 99 ساڵیش لەلایەن کۆمپانیایکی ئەمریکیەوە چاودێریەکە سەرپەرشتێکی ئەمریکی نەک چاودێری ئەکات پەرەپێدانی بۆ ئەکاوە بەڕێوەبردننی ئەتوانێت بڕیار بات کێ بازرگانی تیا بکات و کام وڵاتە ناتوانێت بازرگانی تیا بکات تەنانەت ئەم بابەتە ئەوەندە بۆ ئێران گرنگ بووە کە ئێران پێشتر وتوێتی ئەمە هێڵی سووری نیشتیمانیە بۆ ئێمە بەڵام کێشەکە ئەوەیە لە ئێستاە رووسایەوە لەگەڵ ئەمریکا ڕێک بکەوێ بەڵام ئەمریکا لەم لاوە کارتی فشار دەجێ رووسیا بەکارێنێ بەڵام لە بەرەیەکی تر بەڵێ لە بەرەی رووسیا ئێوێ لەگەڵ ئەمریکا ڕێک بکەوێ لە بەروی کە ڕەنگە نەیتوانی بێ بەو جۆرەش سوودێکی وا لە زەنگە زۆر ببینەیە بەباشی با بڵێن بەڕێوەبردنی بۆ بکە جارەکە و بابەتی پشتگوێ خستووە و زۆر کاردانەوەیەکی توندی نەبووە ئێران کە پێشتر لە ڕێگەی رووسیاوە بەرهەڵستی ئەوەیە کرد کە ئەم ڕێگەی گۆڕانکاری بەسەرابێ ئێستا و کارتەشی لە دەستاوە و بە تایبەتی لە دوای جەنگی 12 ڕۆژە فشارێکی یەکجار زۆری نێودەوڵەتی فشارێکی یەکجار زۆری ئابووری لەسرە و هەرچەند بەرپرسانی ئەو وڵاتە لە ناوخۆی وڵات ناڕزایەتیان چەندین جار دەربڕیوە زۆر بە زۆری لە میدیا فارسیەکان تاوتوێ کراوە ئەوترێت کە ئەبێ چاودێری بکرێت دەبێ بزانین چی بەسەردێ بەڵام لە کۆتاییە ئەمە بابەتێکە کە ئەمریکا خۆستوێتەوە باسی 50 میلیارد بۆ 100 میلیارد دلار بازرگانی لەو شوێنە باشە زریان خان ئەی چین چ کاردانەوەیکیە بۆ بەرامبەر ئەم ڕێککەوتنەی نێوان ئەمریکا و یاخۆ بڵێن ئەرمێنیا و ئازربایجان بە سەرپەرشتی دۆناڵد ترامپ ئەمریکا ئەکام باسی ئێران و تووشامان کرد لەم ساڵانەی دوایە بە تایبەتی لە دوای ئەوەی کایەکەتی ئەوروپا و ئەمریکا سزای زۆریان بەسەر ئێران ئاسەپان چین یەکێک بوو لە وڵاتانە کە دایما نەوتی ژێربەژێر لە ئێران کڕیەوە پشتی ئێرانی گرتووە بەڵام لەم بابەتە تایبەتی زەنگە زۆرە کە وەگوتم ئێستا ڕێڕەوی ترامپە پێی ئەوترێ ڕێڕەوی ترامپ چین ناخۆشحاڵ نییە ینی پێی ناخۆش نییە کە ئەم بابەتە ڕوویداوە لە بەروی کە ڕێگەی زەنگە زۆر ئەو 43 کیلۆمەترە ئەمە دیمەنە بچووکەکەیە ئاکام کە دیمەنەکە گەورە ئەەکەینەوە ئەبینین زەنگە زۆر بەشێکی بچووکە لە ڕێڕەوێکی استراتیژی نێودەوڵەتی گەورە بەڵێ کە ڕۆژهەڵاتی چین بە ئەوروپا ئەبەستێتەوە واتە ئەم ڕێگەیە ڕێگەی ناوەڕاست کە مەبەستی چینە و چین بە ئەوروپا ئەبەستێتەوە یەکجار بەوریایەوە مامەڵە لەگەڵ ڕەشەکەیەکات بەڵێ چین بەڵێ بێگومان ئاکام لە بەرەوەیکە سزاکان بوو بە خێر و بەرەکەت بۆ چین سزاکانی سەر رووسیا و ئێرانیش چین قۆستیەوە نەوتێکی هەرزانی کڕیوە لەو دوو وڵاتە بۆیە بەڵێ شیش پسووتێنەکە بازریان خانوازان بەجارێک کەش ئەرک پچێشی گرافیکێک لەو بارەوە ئامادە بەسەر چاو بەڵێ گرافیکێکمان هەیە باسی ئەوە لە خزمەتە با لێرەیە باسێکی ئەم ڕێگەی زەنگە زۆرە بکەین باسێکی گرنگیەکەی بکەین و بزانێکین بۆچی وڵاتان هەندێک وڵات بەرهەڵەستێکە هەندێک وڵات لەگەڵیەتی ئازەربایجان و ئەرمینیا بەنێوەنگیری ئەمریکام ڕێکەوتنیان کرد 99 ساڵ مافی بەڕێوەبردننی ئەو شوێنە
ئەدرێ بە کۆمپانیایەکی ئەمریکی و وەکوتم ئەدرێ بە ئەمریکا گرێبەستی هاوکاری ئەمریکا لەگەڵ ئازەربایجان و ئەرمینیا بە جیاوازی لەم ڕێککەوتنیان ڕوویداواتە ئەمریکا بە جیاوازی لەگەڵ ئازەربایجان و لەگەڵ ئەرمینیاش ڕێککەوتنی ئابووری کرد و هاوکاری بواری وزە و بازرگانی و تەکنەلۆژیا و زیرەکی دەستکرد بۆ ئەمریکا بە دوای خۆیان هێنات. پێشنیازی ئەمریکا بۆ زەنگەزۆرەوەیە کە ماوەی 99 ساڵ بدرێ بە کۆمپانیایەکی ئەمریکی، بەڵام هەتا ئێستا ڕوون نییە بە وردەکاری بڵاو نەکراوەتەوە کە ئەو کۆمپانیا ئەمریکیە کام کۆمپانیایە ئەبێ. بە زانیاری زیاتر هەر لەبارەی ئەم ڕێککەوتنەوە وەربگرین باسی وڵاتانش بکەین کە بەهۆی ئەم ڕێککەوتنەوە سوودیان زیانیان بەرەکەوێت. زەنگەزۆر هەرچەند کورت بەڵام پێگەیەکی یەکجار گەورەی هەیە لەسەر ئاستی نێودەوڵەتی و ناوچەیش. یەکەم ڕۆژاوای ئازەربایجان بە نەخجەوانەوە لە ڕێگەی ئەرمینیا ئەبەستێتەوە. ڕێگەی زەنگەزۆر ئەم ڕێگە بچووکەیە کە ئەرمینیا و ئازەربایجان بە یەکتر ئەبەستێتەوە، درێژیەکەی تەنها 43 کیلۆمەترە. با زانیاری زیاتر وەربگرین بزانێکین چیمان هەیە لەسەرم بابەتەوە کام وڵاتانە لەم گرێبەستەوە لەم ڕێکەوتنە سوود ئەبینن. ڕێگەی زەنگەزۆر ڕێڕەوی ترامپ ئەبێ ناوەکەی بگۆڕین. ئازەربایجان لە ڕێگەی زەنگەزۆرەوە بە ئەرمینیا ئەبەستێتەوە و لەوێوە بە تورکیاوە. هەروەها ڕێڕەوێکی نێودەوڵەتی وەکوتم دیمەنە گەورەکە دواتر بەڕوونی پێتانیشانەیەم کە بۆچی ئەوەندە گرنگە ئەم ڕێگە کورتە. چین بە ئەوروپا لە کۆتاییە ئەبەستێتەوە و ئەمە نەخشە بچووکەکەیەتی، بەڵام وەکوتم بۆتان باسەکەم کە کوێ بۆ کوێیە هەردوو جەمسەرەکەی ئەو ڕێڕەوە کە گرنگێکی ئەوەندە زۆری پێدا. بە زانیاری زیاتر هەر لەم بارەیەوە وەربگرین بە یارمەتی هاوکارانم. بەڵێ گرنگی جیۆپۆلیتیکی ڕێڕەوی زەنگەزۆر بەم شێوەیە 344 کیلۆمەتر ڕێگەی نێوان ئازەربایجان و تورکیا کەم ئەکاتەوە. تورکیا یەکجار خۆشحاڵە لا سەرکارکەوتنی ئەم ڕێگەیە لەبەرەوەی کە پێگەی تورکیا وەکو ناوەندێکی بازرگانی وەکو ناوەندێکی بازرگانی وزە یەکجار بەهێز ئەکات، ئاسانکاری کات بۆ گواستنەوەی وزە و کاڵا و گەشتیار لە ڕێگەی ڕێگە نێودەوڵەتیەکانەوە و ڕێگەکەی چین بۆ ئەوروپا. هەروەها پێگەی ترانزیتی ئازەربایجان بەهێز ئەکات و ڕۆڵی تورکیاش لە ئاسیای ناوەندی وەکو پێشتریش باسم کرد بەهێز ئەکاتەوە و گۆڕانکاریەکە لە ئاراستەی ترانزیتی ئۆراسیا واتە ئەوروپا و ئاسیا. ئێران بەشێکی زۆر لە داهاتی ترانزیتیەکەی لەدەست ئەیات، ئەوە هۆکارە بۆ بەرهەڵستیکردنی ڕێگەکە و تورکیا ئەبێت بە چەقی ترانزیتی کاڵا لە چینەوە بۆ ئەوروپا. با زانیاری زیاتر ئەگەر هەمان بێوەری بگرین لەم بارەیەوە بڵێ باسی براوە دۆڕاوەکانم کرد لەگەڵ هاوکارانم، بەڵام جارێکی تر باسی ئەەکەم. دیارە ئازەربایجان و ئێران و تورکیا، ئازەربایجان هەناردەکەی لە بۆ 700 ملیۆن دلار زیادەکە هەناردەی غازەکەی ئەگاتە 20 میلیارد دلار. ئێران ترانزیتەکەی لە 130 نزیکەی 130 لەدەست ئەیات. تورکیا تا داهاتی ترانزیتەکەی تا 15 میلیارد دلار بەرز ئەبێتەوە. هەروەها رووسیا 110 بۆ 20 داهاتەکەی لەدەست ئەیتر ئەوروپا ئەتوانێت پشت بە رووسیا نەبەستێ بۆ وزەوە تەواو دەرباز ببێ لەو پشتبەستنەکە بە رووسیا هەیەی بە تایبەتی بۆ غازی سروشتی و ئەوروپاش داهاتی ترانزیتەکەی 120 بۆ 100 ببورن 20 بۆ 30 میلیارد دلار دا ئەبەزێت. ڕێگەکە کورتتر ئەبێتەوە و داهاتەکەی تێچووەکانی کەم ئەبێتەوە. بە ڕێگەی زەنگەزۆرەکەەوە کوتم باسی گرنگیەکەیتان بۆ بکەم بزانێکین بۆچی گرنگە. لێرە ئامانەوێ نەخشەیەک بێتە سەر شاشە، هاوکارانم یارمەتیم بە نەخشەکەمان بنێ پێتانەڵم ئەوە ڕاستەوخۆ لەسەر شاشەیە وەکو لە نەخشەکەشە ئەتوانین بیبینین. ڕۆژهەڵاتی چین بە ئەوروپا ئەبەستێتەوە. ڕێڕەوەکە زۆر زۆر ئاشکرایە لەبەرەوەی کە ئەتوانین ببینین زەنگەزۆر لە نێوان ئازەربایجان و ئەرمینیا. ئەو ڕێڕەوەکە لەسەر شاشە ئەیبینین زەنگەزۆری دەور لێداوەتەوە لەبەرەوەی کە ناتوانێت لە زەنگەزۆرەوە بڕوات، بەڵام لەمە بەدوا ڕێگەکە کورتتر ئەبێتەوە و ئەو ڕێگە نێودەوڵەتیە لە چینەوە بۆ ئەوروپا لە زەنگەزۆرەوە ئەڕوات و ڕێگەکە نزیکەی 400 کیلۆمەتر کورت ئەکاتەوە. دەستە خۆشڵی زانیاریەکانە. زۆر سپاس هاوکارمان زریان ڕەحمان لە دیشی ئابووری. سپاس بۆ تاوی زانیاریەکانت. بەڵێ